پەدەشێ من لە مەرکەبێ دەبوو سوار، پادشایە و هەر چاریار، تێک سەیرین چارکنار، لە لالشێ سەکنین گوت ئەڤە حەقوار. حەقوارە و سەکنین پەدەشێ من هەڤێن هاوێتە بەحری و بەحر مەینی. دوخانەک ژێ دوخنێ هەر هەفت عەزمان پێ نژنی. بعدی 40 ساڵی بە هژمارە، عەردی بخوارە نەگرت حەشارە، هەتا لالش بناودا دەهاتە خوار. لالش کو دەهاتە لە عەردێشین دەبوو نەباتە، پێت زەینی چی قاز کنیاتە. کو کنیات پێ دەزەنی 4 قسمەت تێک هەنجنی. ئاخە و ئاڤە و بایە و ئاگری، قالبێ ئادەم پێغەمبەر ژێ نەژنی. خۆشەویستانی قەلەندەرخانە، ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. فەرموون لەگەڵ بەرنامەیەکی تایبەت و وێستگەیەکی تایبەت کە ئێمە واین لە لالش بێگومان بەرنامەکەشمان هەر دەربارەی ئەم ناوچەیە و ئەو تێکستە ئەدەبیانەی کە لەم ناوچەیەدا هەبوون. بۆ ئەم بەرنامەیە ئەگەڕینەوە بۆ 900 ساڵ لەمەوبەر، بۆ لێدوان و قسەکردن لەسەر ئەو تێکستانەی کە لەم ناوچەیەدا نووسراون و ماونەتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بەرنامەیە هەردوو میوانی زێدە ئازیز بەڕێز مامۆستا پیرخدر سلێمان، بەخێربێ مامۆستاگیان، لەگەڵ مامۆستا عیدۆ بابەشێخ بۆ لێدوان لەسەر ئەم بابەتە ئەدەبیە، هەروەها لەگەڵ هاوکارم خەندەخان. بەخێربێ مامۆستاگیان. بەخێربێن مامۆستا. بێگومان سەرەتای پرسیارمان ئەوە ئەبێت، ئایا ڕۆڵی ئێزدیان لەسەر زمان و ئەدەبی کوردی چی بووە و ڕۆڵیان چی بۆ لە پاراستنی زمانی کوردیدا؟ زۆر سپاس، خێرات ناوەتکەم لە لالش. من پرسیارەکە دۆزێ و دەکەم، تەسەوری من ڕۆلی دینی ئێزدیان ئەتوانی بڵێن تێکستی دینی ئێزدیان لە پاراستنی زمانی کوردیدا، چونکە بەڕاستی چەندین تێکست و بە پیر و یان قەولزانی ئێمە دەڵێ احتیمالە بە سەدان بەرگوازاران تێکستی دینی هەبن، هەموو بە زمانی کوردی و زمانێکی خۆش و زمانێکی ئەتوانین بڵێن زمانێکی یەکگرتوو. زۆر جار وشەی سۆرانی لە ناو ئەو تێکستانە تێدا و زۆر جار احتیمالە وشەی بۆتانیش تێدا بێ، یعنی وشەی پەیوی لە هەموو جێگایان هەموو دەبەری کوردستان هێناوە و ئەو تێکستە پێیان دروست کردە. ئەوە لەلایەکی تر ئەو تێکستانە لە زۆر واری ژیاندا و واری دینیشدا ئەوە مەسەرەن هەندێک تێکست ئەتوانی بڵێ حتا سایکۆلۆجیە تێدا، یعنی دەروون ناسی، و هەندێک تێکست لە مەسەلەی فەلسەفی تێدا، تێکست هەیە لەسەر ئافراندنە دنیاە، یعنی دروستکردنی خوڵقاندنی دنیا، و تێکستی تریش هەیە لەسەر مەسەلەی پەروەردەکردن، تێکست هەیە لەسەر مەسەلەی میێوان و چۆر میێوان، ینی تێکستی زۆرە، ناتوانم هەموو باسی هەموو تێکستەکان بکەم، بەڵام ئەو تێکستانە قیمەتی زۆر هەیە، چونکە هەم لەلایەک زۆربەی ژیان و ڕۆشنبیری ئەو کۆمەلگایە لەو تێکستانەدایە. بەڵێ ئەو تێکستانە ئەزانین، بەس کاریگەری ئەم تێکستانە لەسەر کاریگەری ئەو تێکستانە ئاخر ئەو تێکستانە کە تو بەو زمانە خۆشە معناوێت و ئەو وشانە هەموو دەپارێزی. ئێستا زۆر وشە هەیە احتیمالە تەنیا لە تێکستی دینی ئێزدیاندا هەیە، لە تێکستی ئەنی خەڵک احتیمالە بەکاریش نایێنێ. مەسەڵەن من چەند وشێک نووسیمە وەکو نژنی ینی دنیا خوڵقاند. تاوان ئێمە زۆربەی خەڵک هەندێک جارە حتا ئەوەی تریش ناڵێن دەڵێن خوڵقاند، بەس نژنی کێم خەڵک بەکاردێنێ، مەسەلەن بیڕاست، مەسەلەن زەبوون، مەسەلەن سڵاوگە، کە تا ئێستا لە زمانی کوردیدا سلااوگە بەکارێ، مەسەن دەڵێن جێ سلااوێ، بەس ئەو بەخۆ سلااوگە یعنی جێگای سلااو و مستەلحێکی زۆر ئەوە حتا بۆ لە جێگای یان لە بەرامبەر ئەو ئەتوانی بەکار بێنین. و مەسەلەن مۆرکردن دیسان برادێک جای مامۆستای وتی من ویستم چیرۆکێک تەرجەمەی کوردی بکەم، تعمیدی مەسیحیان تێدا بنەی دەزانی تعمید چۆن تەرجەمە بکە، وتم مۆرکردن جێگای تعمیدە مۆرکردن بەکاردێنە، مۆرکردن لەم بەڵێ زۆر وشەی تریشە، و حتا وشەی مەسەن من وتم هەندێک جارە وشەی سۆرانیش مەسەن وەکو بازرگان، وەکو خەبات، وەکو سەربەست، وەکو ئاسێک، وەکو پێشڕە
وزۆر وشە و پەیویتر ئەوانە هەموو تەبعاً تاسیرن چونکە ئەو وشانە هەموو لە ناو تێکستی ئێزدیاندا ماوەن هەندێک وشە هەینە تایبەتن بە ئاینی ئێزدی و ئەو وشەی کوردی ماون مثلەن گریڤان لەوانەیە احتیمال برانێمای منتەقەی سۆرانەوانە بە جیرفان بەکاردێن بەڵام لای ئێزدی گریڤان شتێکی ترە ینی کراسێکە ئەو خەلەکەی کراس پێ ئەڵێن گریڤان و هەر ئێزدێک ئەبێ ئەو گریڤان لەبەردابێ مەسەلەن بەرات بڵێ مامۆستاگیان پێم خۆشە درێژە بین بەم باسە و حەزەکەم بە پرسیارە بێ مەلای پیرخدر ئەمێ بزانم بۆچی ئێمەی کورد زانیاریمان کەمە لەسەر ئەم تێکستە ئێزیدیانە هۆکاری ئەوە چی بووە؟ خێراتن سپاس دەگەڕێتەوە بۆ مێژووە تراجیدیە ئێزدیە ئێزدی زمانی وەختێ کەمێک ڕەحەتی هەی و ئارامی هەی نەتکوڤی بوون وەکی ئێستا بەڵام لە درێژای مێژوودا فرمان لە دوای فرمان تراجیدی لە دوای تراجیدی گەلێک جارە خەریک بوون قڕ بکرێنی هەن یەکێک نەمێ ئەو دەما لە شکەفتێکدا لە شوێنێکی ئاسێدا بۆیەژی کوڤی بوون دوورە پارێز بوون و کللتوری خۆ پێشتر ئەو تکسانە هەموو نووسرا بوون لە کەشکولا شێخفەخردا بژین دەفتەرە شێخفەخر بەڵام ئەو فرمانی دژوار سەروان داهاتن کوڤی بوون دوورە پارێز بوون تشتی خۆ سینگە خۆدا پاراستن و چارە خۆکردن و هەوڵدان و خەڵکی نەی ئێزدی ئاگاداری وان تکستانە بتون ناوڕۆکەوان بۆی دەردەسەری و کێشە بۆوان بتر پەیدانە بەڵێ مامۆستا چەند جار هەوڵی جینۆسایدکردنی ئێزدیان درراوە لە مێژوایانی بابکە لەمە بژن 72 جار جینۆساید کراین و ئەوە فرمانە داعش یا 2014 ئەو فرمانە جارەکە دی برینامە هەرچقاندەوە و ئەو جینۆساید ئینانە بیرامە ینی بابکان وەختت گۆ ئەم هاتینە جینۆسایدکردن مەدگۆ لەوانەیە پێوەزە دەکەن بەس ئەڤیا داعش ئینانە بیرامەچی دەردەسەری بوو سەرێمە دڵێ مامۆستا باسی بابەتێکی کرد کە ئەمان لەسەر مەسلەی ڕێخستنی ژیان و میوانداری و پاراستنی سروشت و کە ئەوە ئیستا مرۆڤی ئەم سەردەمە هەوڵەیە لەو بوارانە لەو سەردەمە کۆنا کە مەسلەی پاراستنی ژینگە یەکێک بۆ لە بابەتە سەرچەکانیان هەروەها ڕێخستنی ژیان و هەروەها میوانداری من بەڕاستی حەز ئەەکەم لەو بارەیەوە هەندێک زانیاریم هەبێ شێوی میوانداری چۆن بۆ لای ئەوان و بۆچی ئەوان وەکو بڵین ئەتەکێتێک سیستەمیان بۆ دانا بەێ پاراستنا ژینگێ چەنگو جەشنێنمە ڕێ و ڕسمێمە هەموو ژینگەها کوردستانی هەتگیرێداینە بۆیەژی خەملاندنا ژینگە هەیە لایمە شتێکی پیرۆز بووە ینی هەر شتێکی مەڤایک و پێگیری پێ بێتەکردن مەتکراسی دینی کردە بۆی خەڵک پێگیری پێ بکات و ئەلتیزامی پێ بکات بۆیەژی ئەندوێ بینی دەمل گەلیە لالشێ ئی ڕازاوە بدارە گونەها دارێت کەسک سەوس یانش دارێت بەرگر گونەیە ببڕی گەلک جیاتودێکی گوندت ئێزدیا نک مەزارگەیتوان دار پاراستینە بۆ وێکێ تکستێت مەداگەت و بێی بگەڕی چەندەها تکستمە هەینە کە پیرۆزیە ڕاگرتنە ژینگەها خەملی و ڕێ و ڕسمی وەکی برایم شێخەیدۆ باسی کرد ئەف تکستێت ماکەت و بێی هەموو دەرگەهێش گیانی قوتاینە بۆ یەش وەختێمە کۆم کردمە خانە کردە ئێکشوان دەرگا دەرگەهێ ستێرناسین مە تکستێکە گەلێکی جوانە دیالۆکە نابینە مانگت ساڵێدا 12 مانگن هەر مانگەت پەسەنیا خۆت کرد و مانگی دیدوێن وێ تەنگا بکەن بژنێتە کێماسێتە ئەڤن ئەوژی بەڕەوانیش خۆت کرد و پەسەنا خۆت کرد و مەتحا خۆت کرد مامۆستاکیان ئەگەر کاک حەمید تێکستێکی ترمان بۆ بخوێنێتەوە ئەم تێکستە دوایش حەزەکەم مامۆستایان قسەی لەسەر دەکەن تێکستی قەولی قیامەتێ ڕۆژێک ji ڕۆژان دبی تەرقین العەرشان دبی خەبارە نیچیان دبی سونیە البەحران دبی نە کەسی کەسان دبی نە بابی پسان دبی ئەوێ ڕۆژێ خەلکی زالم لێ دەرێ نوقسان دبی ئەو بوو ڕۆژە دژوار دبی
ئەو کورسیە پەدشای خوار دەبی قازی بخۆ جەبار دەبی نەسەد خۆزیە ڕوحە عنکار دەبی سەد خۆز مەبروحە ئەهل قریار دەبی ئەو بوو ڕۆژە هەزیم دەبی قازی بخۆ کەریم دەبی خەلک هەموو خەتخوین دەبی ئەوی ڕۆژێ نەسەد خۆز مەبوێ ڕوحە دەرەوین دەبی ئەو بوو ڕۆژە لوێ دەبی کورسیە پادشێ العەردێ دەبی قازی بخۆ خودێ دەبی سەد خۆزیە وی مێرێ کول و عەمەلێ وی چێ دەبی هەر کەسێکی کول و عەمەلێ وی vê dibî hey nebî henebî حبيبي يا ربي همتها سيد نبي مو حاضر وقهديرة البرديوانا شيخ هادي ملك شيخ سن هبي مامۆستاگیان ئەگەر بکرێت باسێکی ناوەڕۆکی ئەم تێکستەمان بۆ بکەی کە ئەوەی کاک حەمید خوێنیەوە ئەوە باس ماگوت هەموو دەرگای ژیانی باسکردنا هەرش خۆڵقاندنا کەونێ وەک قەولی ئافرندینا دنیای و زەبوونی مەکسور هەتا چۆنێتیە پێشاوازیکردنا میێوانە چۆنێتیە بۆرینە ژیانێ هەتا پشتی مرنێش کراس گۆڕینی ئەم نابژین مەرە ئەم بژین کراس گۆڕین ئەم مە باوەری پێ چەندە هەیە مامۆستا مەبەستان چییە لە کراس گۆڕین کراس گۆڕین بەرکی کرمانجیا خواری و سۆرانی دۆ ناودۆن بژنی ینی ئەم ئێزدی دوێ باوەێداینا و ڕۆح هەیە وەکو قالب هەیە بڵین تەناسوخی ئەڕوا تەناسخ ئەڕواح بەعەربی ڕۆح هەیە و قالب هەیە ڕۆح قالبش ئاخەیە دەگەڕێتەوە ئاخێ بەڵام ڕۆحە ڕەحمانی نابەتفانی هەردێ زەڤەرتەنی خوددانی ئەم بێژین ڕۆح شقەندی لەیە شقەندی لەیە تێتت بەر وشەی قەندیل مەبەست چییە؟ مەبەست جێ نورا خودەیە بەڵێ نورا خودەیە ئەو ئەم باوەریامە خودێک ئیبێشیریکەی بێهڤالەش نورا خۆ هەفت ملیاکەت ئەفراندینە ئەزرایل جبرایل میکایل دردای شەمغایل ئازازی ئسرافین ئەوە نەرەف مەلەکت کەبیر بەری خاسە چەندی بەدین ئەوش ڕاوەستانی حەزرەت ئەمەلکە جەلین و باوەریامەدا هەر گیاندارێکی پشکە شوێی ڕوحەیە تێتە بەر لە شێویدا بەس پشتی ئەمرە خۆت بۆرینت کراسی خۆت گۆڕینت ڕوحاویتی نەلالشێ و کار و عملیتی تەراز بێتکەن جا ئەوە بەحساوێت کەت بێشتن وەختی ڕوحاویتینن و کار و عملیتی سەرکت تەراز بێتکەن قازی بخۆ تەکارم کەتەن خوند قازی خۆ جەبار بی ینی خودێ و هەردوو ملیاکەتی تێن کار و عملیتی نرخینن ئەکە کار و عملیت باش من دەڕوحایی شتە بەرگیان لە کۆتایی ئەڵێ قازی بخۆ خودێ دەبی بەێ بەێ جەبار ینی خودێ خودش کەریمیش بەکاراتەوە بەلاوش ناوەکش ناوێت خودێ من ئەمەوێ بە پرسیارێ بێمە لای مامۆستا عیدۆ دیارە ئەم تێکستانە موسیقی تایبەتیان هەبووە پێش پرسیاری جەناب تۆران بدەم من دەمێت تۆزێک شتێک زیاد بکەم لەسەر تێکستی پیرخدر شرۆڤەکری ئەو تێکستە بێجگە لە مەسلەی ئاینی یان دینی ئەو تێکستە مەسلەکی پەروەردەیش تێدایە یعنی ئەو تێکستە وا دیار دەکە هەر ئینسانێک لە دنیای تریان دوای مردن ئەو چی ئیشی باش کردبێ باش دەبێ ینی لەگەڵ دەروە و چی ئیشی خراپیش کردبێ لەگەڵ دەروە لەبەر ئەوە ئینسانی زاڵم دەلێ لەوێ نەقسانە یعنی ئینسانی تعدە لە خەڵک بکە و بکە لەوێ محاسبەی دەکرێ و دیسان باسی درۆی کرد یعنی ئینسانی دەرەوین بێ دیسا لەوێ سزا دەدرێ و هەر وەسا ئینسانی عنکار یعنی ئەو تێکستە ڕاستە مەسلەکی دینی تێدا بەڵام مەسلەکی پەروەردەیش تێدایە ینی ئینسانی ئێزدی ئەبێ فەلسەفەیەکی جوانیشی بەڵێ یاوە فەلسەفەیە بێگومان مەبەستی ئەوەیە درۆشاک بیت ئینسان دووری درۆ بێ دووری زڵم بێ و دووری ئەنکاری بێ بەڵێ فەرمو شارەکە مامۆستاگیان پرسیارەکەی من لەسەر ڕۆڵی موزیک بوو لەم تێکستانەدا دیارە وا بزانم هەر تێکستە و موزیکێکی تایبەت بەخۆی هەیە گەر بتوانانی ڕوونکردنەوەیەکمان لەسەر ئەو بەخۆی تێکستی خاصن تێکستی دینی لە هەموو ئەدیان و هەموو مەزاهب و هەموو مەسەبدا
تأثيري هي يعني أجر تسيري وكي حتى الدين الإسلامي ذاك القرآن نادى خدنا كي آسينا خدنا بالكو ترتيل بيعلن مسلمان ولا مسيحية داش نصوص كان يودا هي قداس بلى هي إزديش عيني شت زور بين نصوص بيني تان تكست زور بيان لقل دفو شباب نخدنا هر تكستك وكوبير خدرش باس كد بيش برنامجك هر تكستك أو يخوه يعني وكو الله كبريه يخوه أواني كبقولاني وبموزيك وتيانا بيانو تون أو بينالي إما نالين قولاني إما علين تكستي ديني لقد دفو شباب شو قد دفو شباب لاي إزديان زور شتكي بيروزا وبعض زان من لاي كاكانش شتكي بيروزا چونکە ئەو هەردوو بروا دەکەن کە قالبی ئادەم کە خوا درستی کرد ڕوحەکە نەچۆ بەر هەتا شاز و قودوم یعنی هەتا دەف و شەباب نەهات نەخوارد مامۆستایان مێژوویان بۆ کەی دەگەڕێتەوە ئەم موزیک و تێکستانە ئەزانی چۆنە بەڵکو تێکست بەخۆی احتیمالە 900 ساڵ بەس فکرەی بیری تێکستەکە زۆر کۆنا يعني إزدي إستا هم نسري بيجا يعني دروي إزدي إستا إثبات يعني كرت كديانتي إزدي ديانتي كي زور كونها وك لقرر كي بقولير كي إزدي ألمانيا أصلي إزديها دياري كرت كوشيء إزدي لوقت سومريان هاتوها لا وما مستعكي غير إزدي أويش رشيد خيونها أوش تأكيد أو دكذا ليه من روشتم سيري أو كم كرد هي قاموسي أكسفورد وابزانم دلي عينا أو شيء لويبيا وشيء إزدي لوقتي سومنيش لسر أو إنسان بيان أو خلق بيان دور راسي روشتنا لازماني فارسي شاب إزد بكاري بلى إزديش يعني خدا وإزدعي أو يزدان أم يزداني كإزدانش لإزدان بلى لبر أوا إزدياتي وكو أول وكو ديانات إستا يعني زوربي خلق گەشتینە ئەو قەنەعەتە کە دیانەتێکی هەری کۆنی ئەم دنیاە. مامۆستا پیر خدر ئەمێ بزانم ئەم توقوسە هێشتا لە لالشا باوە تا ئێستا ئەم توقوسە هەیە با بڵین؟ بەێ برای من شێخیدۆ ئاماژە پێ کرد دەگوت ئەف تکستنەکەنگی داناینە ئەمرێوان چەندە گوت کەونە ڕاستی گەلێک جارەمە باس کردە ئێزدیاتی چەند قۆناغا ڕادەڕباز بووە قۆناغا یەکەیە بەی چەند هزار ساڵە کە وی قۆناغێت گوتمە قۆناغا خوددانە قۆناغا دوێ یان ناسینە خودەیە زمانێ بابێ پێغەمبەرە برایم خەلیل و قۆناغا سێ قۆناغا ریفۆرمەیە کە هاتنە شیخادی شامێ بۆ لالش و خاص و چاکێت وەکی خدرێ زەندە و هەسە دیالتەوری و هەسب مەمان و پیرجەڕوان و گەلک خاص و قەلەندەری دی لێ کۆم بووینە و لێرە ئەو بیر و باوەرە کاک شێخ باسکردنی قالبێ واندا جارێکە دی سەر نوێ داڕشتن بۆی سەر کێشی خۆمالیە پەنجا هاتە داڕشتن ئەم بژنی قەول و بەیتت پیرۆست بەر ئاوازە دەف و شبابێت پیرۆست تێناگۆتن ئەو ڕێوڕسمە ساڵانە لالشێ تێناکردن تا ئێستا مامۆستاجان من پرسیارێک مێ حەزەکەم هەردووتان وەڵامی ئەو پرسیارم بنەوە ئەم تێکستانە هەندێک شتایە خاوەنی هەیە کە نووسیوێتەوە تێکستانە هەندێک شتایە کە بێ خاوەن ماوەتەوە هەتا ئێسش بەردەوامە کە وەکو سروتی ئاینی و قوسی ئاینی ئەو وایە هەمویان خاوەنیان هەبووە چونکو ئەم دوایە ئەم 400 ساڵی دوایی کە تراجیدی و فرمان لە دوای فرمان سەرماداهاتن گەلک لە بیر چۆن کاکشێخ باسی کرد هەزاراتی کەسمە هەبوون گەلێکش بیر چۆن گەلەکان ژێ قەسیدەکە یان چامەکە بە تەواوی نەمایەک و ناوێدانەی لە دمایکای بێت بەڵام ئەوێت مە کۆم کردین خلالێ ئەم 40 ساڵەدا چەند ناوەکت بەرچاوی مەتێن خدری زێندە هەسەدی ئالتەوری پیرڕەشی حەیران شێخ فەخری ئادیان ئەمە ناوێوان داویە تکستی وەکی چامێت کلاسیکیت کوردی ناوێوان دمایکێتێتن بۆیە تو زانی ئەvە یەکەیە ئەی نەی تەمام تکستان نەیە تەمام یا هەندێکش بیراوان چۆی ناوی تێدا نەی دیارە ئەم هەر چارکۆڤەیە قەول و بەیتت ئێزدیادا ڕایە من پیرخدرش باس کرد بەشێکیان لە وەکو ئەڵێن لە ناوەڕۆکی دینەکە ئەنجا ئەوانە مەسەلەن ئەوانەی ئەو تەکسیا مەسەوەکو شێفەخر هەم بە مەلیاکەت دایانرێ بە فریشتە
چونکە ئێسدی وا تەسەور دەکەن وەکو پیر خدرش گوتی ڕوح نامرێ ئەو ڕوحی ملیاکەت ڕۆیشتێ لەبەر ئەوە مەسەن دەڵێ مەلەک فەخردی مەلەک شەمسن ئەوە لەلایەک لای تر ئەو مەسەلەن ئەسەدی ئالتەوەری و خدر زێندە ئەوانە ناویان وەکو خوددان یان وەکو ئەو نایەنەدانان لەبەر ئەوە ناویان لە تێکستەکەشدا هەیە مەسەلەن طبعاً هەندێک تێکست زۆر ئالی مەسەن هەندێک تێکستیش دەتوانین بڵین ئالێکی کۆمەڵاتی تێدا مەسەن تێکست هەیە باسی دایک و باب دەکە یعنی باسی ئەوەندە دەکە کە مناڵ هەر ئینسانێک چەند عبادت بکە چەند پەرستن بکە ئەگەر قەدری دایک و باوکی خۆی نەگرە ئەو هیچ فایدە ناکە ئەو تێکستەکە تێکستێکی پەروەردەیی کۆمەڵاتیە زیاتر لە هی دینی هەندێک تێکستیش هەیە نا ینی دینیە سەداسەد و احتیمالە پێشان ئێزدیان لە پێش خەڵک نەدان بکە لەبەر ئەوە ئەتوانی بڵێن دوو بەشە ڕاستە پیرخدر فەرمۆی زۆربیان ناوی تێدا بەڵام ئەو ناوانە وەکو خوددا ناناسرێن مەسن سەدی ئالتەوەری حەسەدی ئالتەوەری مەسەلەن هیچ مری دشتۆ نییە ئان مەسەن خدر زێندانە ئەوانی تر نا ینی وەکو خوددان دەناسرێن و خەڵکی خۆیان هەیە و مریدی هەیە و ئێستا جێگان لێرە لەبەر ئەوە توانی بڵێ دووش بەێ فەرمو مامۆستاکە با هەرێمە تێکستەکان پرسیارێک پێش چاوەل میێوانات ڕێنن یان هەکە ئێک میرێ دیوانێ بوو بەرپرسێ ملەتەکی بوو وەزیفاوی چییە قەولێ شەقەسەری نەسیحەتێ دوی بابزەری گاوا میێوان هات و حەدری جائزش پێش بە بشکوڕی وەکازیش دەستی بگری نەکوب چاوەکی بکەنی ئێکی بگری وایە وەکی هەفت مریش مالێ مری سەرمال خۆیە مالێ وە فەرزە گاوا میێوان هاتش دەرڤە جایزە ڕابیش بەرڤە نەکو ئێکی نەخوندی بێتە بسەرڤە باشی باسی ڕەوشتت خواردنێت کات وەختێن مرۆڤ سەر خواردنێت ڕۆشت چاو مرۆڤ حرمەتا ئیکودو بگرێت حرمەتاوی خواردنێش بووی نەکول خۆفراکەی زک و بێ خواردنێ بڕک خەڵکێ دۆراژی چاولنک نەکو زگیل خۆ بکەیە بغێری و چۆکال عردی ڕاهێلی جایزە دۆرخۆ و هەوا لە بنێری نەکول عردی قوتی ئەژنۆوە و یاری و پاری بدەیە ناف بدووە جایزە پاویژێ پستۆڕوە چی عەجێبەکە دژوارە مرۆڤێ خواردنێت خۆتی پرگالە خەڵکێ دۆراژی شەرمەزارە تکستی درێژە بەحسا میریت کات بەحسا وی مرۆڤێت مال هەی بەڵام لەفزە تێژێ نابینێت دلێ من سێ کەسا ناشۆزی ئەڤەشێ فەخر بێژێت دلێ من سێ کەسا ناسۆژی مرۆڤێ حال بێت و بێعیش بژی مرۆڤێ کۆرە بێت و دەستی خۆ بخەنایە بڕێژی مرۆڤێ پیرەمێر بێت البەر کوچکێ خۆرنێت و دەرخ حەقی عالەمێ بێژی بجا هەموو شیرەت و تەکبیرن هەموو وەسیەتن هەموو ڕاستپاردانە کە مرۆڤ چاوە سەوا و دانوستانی لەگەلێ کودو بکات زۆر سپاس مامۆستاجان مامۆستاش تێکستێکی نەخۆنم بەرەوەڵا گەرممە بکەنیتەوە ئەم تێکستە وەکومە باسی کرد ئەوە ناوی خاوەنی تێکستەکە هەر لە سەرەتایە تێ دەڵێ وەت بێژت هەسەدێ ئالتەوەری وەرم برایەت منێت مشتری کا ئەف دنیا چەند لەو نەهات و چەندە بهۆری زەمان نەمان وەکی بەرمە شتنێ هەلات حیا و شەرمە خەڵکێ بوختان گرتە سەرمە ئەوەش دیسا باسی پەروەردە دەکە باسی مەسەلەی کۆمەڵایەتی و باسی بوختان دەکە دەڵێ هون بوختانێ مەکەن بران دلێ خۆ سافی بکەن غەدران زۆرش بێ دنیای چۆنم گونهێت گران زۆر هاتنە حەدێ ڕێە ئەو خەبیر نەبوون چۆ معنیە ئەو شکدارن هەڤڕێە یعنی دیسە لە ئینسان داخواز دەکا کە دووری غەدر بێ دووری بوختانی بێ دووری شتی خراپ بێ دوای دێتە لەسەر شێخان و پیر دەڵێ دەبێژمەوە شێخان و پیر هوند حەلیم بن دلگیر دال ئاخرەتێ بێژنەوە هەی پیر یعنی هەر ئینسانێک نییە بتە پیر ئەو پیرە ئەو ئینسانی عەلیم بێتی باش بێتی دلنەرم بێت لەگەڵ خەڵک زۆر باش بێت پیرۆ هەکە تونەی دلداری و نە هەلیمەکی خۆی سپاری وایە وەکیل ئاخرەتێ گوڕات و خواری یعنی لە ئاخرەت تێدەچی پیرۆ هەکە تونەی ڕێبەری و هەکە دلێ تەریقەتاتشتە بغەیری حرامە ماشێت و خۆری یعنی هەر ئینسانێکی ئەگەر پیر بێ چونگەوتی پیر و شێخ ئەگەر پیر بێ ئەگەر شێخ بێ ئەبێ لەگەڵ خەڵکی خۆی و لەگەڵ مەبدەئی خۆی زۆر ڕاستگۆ بێ هەتا ماشەکەی لێ حەلال دەبێ هەنجێر گەل تەریقەتا خۆ ئەرزان دەبی والخێر و خێراتە خۆ کری پەشیمان دەبی ڕۆژە ئاخرەتێ دێ سەفیری سەرگردان بی هەکە برایەکی تەش مەقبلە
ابترای صوتی دل سرجوابه تا عوله هکا او دستاشته بهیله تو دستاش مهله يعني او باسي برايتي وباسي ودك اخر شده لي ما برايك دفيت الخو براكين صدقي خورا تباكين خوشي خورا شاكين خميب خورا خماكين هيني فكرة داكين يعني اقل برايك بديان ام همو انسان بشر موفوك براي هبد لازم بهمشتي وكو بيكو بين يعني بخوشي وناخوشي وكو عرب الين في يعني اما پرورديش كوملايتيه لو كاتا زيادة لسلاوية وناوي وكو من باسم كرت ناوي خاونكش ديار بيشكي تكست بەڵێ مامۆستا وشەی پیر لەم تێکستا زۆر دووبارە بۆ بەڵێ. بەڕێزیشت هەر ناوەکەت بە پیر دەست پێکات بەڕێز پیر خدر ئایا پیر ئەم ناوی پیرە لە زمانی کوردیا زۆر بەکار هاتووە پیرە مەگرون پیر شالیار پیر مەنسوور کە ئەمانە لە ناوچەی سلێمانی و لە ناوچەی ئێمەش ئەم جۆرە ناوانە هەن ئایا مەبەست چییە لە ناوی پیر ئەم دێ زڤڕێن تەکستت خۆیت قەولبەتت خۆ بۆ من دێت ڕۆنکەت پیر چییە و شێخ چییە ئێزدیاتی سەر پێنج ستونا ڕاوستایە شێخ فەرە و پیر نیشانە هۆستا و مەرەبی شوبهەتی وانە وەکیوانە فەرزا برایە ئاخرەتێ فەرزەکە گرانە پیر بە قاری بژین ڕێبەرێ دینی شێخ ڕێبەرێ دنیەوی شێخ فەرە و پیر نیشانە نیشان یعنی زومبولا کەفنار و دێرین دەست خۆش مامۆستاگیان زۆر سپاس مامۆستا زۆر سپاس مامۆستا زۆر سپاس کاک حەمید ئازیزان بەم شێوەیە هاتینە کۆتایی وێزگەی قەلەندەرخانەی ئەمڕۆمان کە باسی لاالوش و تێکستی ئێزیدیانمان دەکرد ئەبێ دووبارە سوپاسی پیرخدر سلێمان بکەم و سوپاسی مامۆستا ئیدۆ بابە شێخ بکەم زۆر زۆر سپاس سوپاسی هاوکارم کاک حەمید بکەم سپاس بۆ مامۆستا پیر خدر کاک حەمید ئەگەر بە تێکستێک کۆتایی بە بەرنامەکە بێنێ زۆر سپاس فەرموون بەڵێ ئەمە تێکستی بوو بەناوی قەولی موسا پێغەمبەر هی شێخ حەزمتە ڕۆژ کێژ ڕۆژانە موسا وێ دخونت کتێب و مشورانە عزرائیل و جبرائیل مەزەلا موسا بوون میێوانە سبەیە کەژە خلفەتە موسا وێ دخونت مشوران و خەتە ڕیا عزرائیل و جبرائیل مەزەلا موسا دکەفتە موسا وەدەنگ دکەتە یا جبرائیل وەچی خلمەتە ئیرۆ گیانێ من ژبەر وەگرت بوو هەیبەتە یا موسا بەس بکە سەخ بێرە ڕا بە ڕوحە خۆ بمە بسپێرە هاتە سەر تەمەرسوومە جەبێرە موسا دبێژت بوی کەم ئێکی خەفورە ئەس لە ڕۆحە خۆ ناکەم دەستورە کولفەتێ من هێشی هورە